لا رويشتي هذا لو رويش من طبعا ئێرە کێشەیەکی ئەم ساڵانە نییە و هەژدە ساڵار حکوومەت خۆی تەوزیعی کردیە لە ئەسڵدا تەوزیعی سەر فەرمانبەرانی کردبوو بەڵام ئەوانیش هەموو زۆر ئەو دەستی پێکرایە کڕین و فرۆشین لەسەرکرایە مهم بەڵام هەمووی ئێستا خاوەنی هەیە یعنی هیچ زەویەک نییە بێ خاوەن مابێت و چ ئەوەی خاوەنی ئەسلی خۆی بووبی کە جاریەکەم وەریگرتێ لە حکوومەتی چ ئەوانیشی کە کڕیتیانەوە مەسە ئێستا من بەخۆم کڕیتمەوە لە دەستەکی تر ئەو منتیقەیە منتخێکی فراوانە ینی سەرەکی لای ڕۆژهەڵاتی دەگاتە دووسایدی لاوان ڕۆژ ئاوای دەگاتەوە بەرامبەری پێنجی حەسارۆکان لای سەرەوەی دەکاتە ئەو فلۆریاستیە خوارەوەکەشی دەکاتەوە تقریبان سەر قەرەبووەک هەبوو سەر ئەو بەستەکەی پێشی بنەسڵاوی ینی مەساحەیەکی زۆر فراوانە حەسب بە تەقدیرەکە ئەوەی دقیق معلوماتەکەی وابزانم دەڵێن 16,500 قەتعەیە بەڵام ینی حدی ئەدنای ئەوەیتر نازم زیاتریشی سندەسەر نییە ینی ئەوەندە قەتعە 16,500 کە حکوومەت خۆی تەوزیعی کردیە خەریتەشی لە بۆ دانایە و زۆر جێگانی جادەشی لۆکرایەوە ینی فەتحی ڕێگایەکانیش کرایە مەسە ئێستا تەماشای لەوێ دیارە ئەو جادە ڕئیسیەکانیان لەو سەر جادە لە بناوە ڕاستی لە ئاخیری ئەوانە هەمووی جادەی لە بۆ کرایە و پێشتریش ئیجازەی ڕێگە پێدانی بیناشیان هەبووە خەڵکانیش زۆر ئێستا خاین لێکرایە لەو لای مەسەر خانیەوە دیارن حتا چەند مزگەوتی لێکرایە لە لای ئەو ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و خوار و یعنی هەموو شتی لێکرایە ئەو خەڵکانی کە ویستی تاشتەچی لێ بکەن بەڵامی تر فجایی ماوەکە ئەوەکان ڕاگرتیە ڕێگە پێدانەکانیان ڕاگرتیە بە بیانووی ئەوەی دەڵێن ئێمە ناتوانین خزمەتگوزاری بە ئەو هەموو خەڵکە ئەو ناوچە گەورەیە بینین هەم لە ئاو هەم لە جادەوەی تر خەدەماتەکانی دی بەنسبەتی زەریبەش ئەوەی پێی دەڵێن زەریبەی عقار یعنی زەوی وزار طبعا ئەو هەموو ئاردا هەمووی زەریبەی لەسرە بەڵام ئەوانەی کە هەستی پێ دەکەن چێن هەموو ئەو کەسانە کە معاملەیان دەکەویتە مەسەنکردن و فرۆشتنەچی دەکەن کە دەستنەوێن دەرێ زەریبەی عقارە و زەریبەی دەخلە و ئەوانە هەمویان پێکەوە مەربوتن ئەو کاتە دەزانی چەند لەسرە ئەمن مەسەن بڵێم لە 26 دەی 2020 ینی پارەکە زەریبەمدایە 1,577,500 دینار ئەوەندە زەریبەمدایە ئەویش مەسەلەن چۆن ئەمە مەسەلەن لەگەڵ یەکە شریک بووین یعنی ئەو عەردەکە نیوەی ئیمنە نیوەی یەکە چکە بووە ئەو چوو بوو فرۆشت بووی وەڵایتر زەریبە هاتە سەر من و سەرەویش یعنی ئەمن بەتەنها یعنی ئەگەر قەتعەکە هەردووکەوێن 3 ملیۆن قسوور دەکات بەس زەریبەی ئەو عەردەکەی ئیتر ئەو هایە حکوومەت هەم زەریبە لێدەستێنی هەم هیچ شت لە بۆ ناکە من خۆشم چووم نووسراوەکەم نووسی لە بۆ ئەنجومەنی پارێزگای هەولێر لای کاک عەلی ڕەشیدی سەرۆکی ئەنجومەنی پارێزگایە وڵا ئەو دەم ئەوان گوتیان کۆبنەوەیان هەیە بەس عەریزە شتەکەم بەجێهێشت بوو دوای تەلەفۆنیان لەومە کرد پێیان گوت کاکە ئەو شتە گوتم با بەخۆ میزانم ئەم ناڵێم ئەوە قانونی نییە بەڵام ئەدی حەقی منیش قانونی نییە ئێدە باش حەقی منیش بدە ئەو جە خۆشت وەگرە تۆ عەردم پێ نەدەی یعنی ڕوخسەت من نەدەی خانی بکەمە خانی وەکو ئەوی دەست و قاچم ببەستی و لە ژۆرەشی دام بنێوی دۆڵە دەوی پارەشم بدەیە هەیە خەر ئەمە چی منتیقەکە کاک ئەوەی وەشی شتێکی بە زۆرە ملی دەکە و لێت دەستێن و تۆ گەڕشی هەشتی حەسارۆکانیشێکە لەو گەڕەکانەی کە بەڕاستی غەدری لەکرێ ئەم پارچە زەویانە و من دووجار ئێمە کولیژنی شارەوانی هاتوین بەشداریمان کردووە و سەردانی کەرتی هەشتی حەسارۆکانمان کردووە لەگەڵ هاوڵاتیانی خاوەن زەوی لە کەرتی هەشتی حەسارۆکان گفتوگۆمان کردووە و لیژنەیەکمان لە لیژنەی شارەوانی پێکهێناوە بۆ بەدواداچوون بۆ پرسی خزمەتگوزاری کەرتی هەشتی حەسارۆکان زیاتر لە 17 ساڵە زەوی لەم ناوچەیە دابەش کراوە هەر چار دەورێ ئەو پارچە زەویە بە مەسافەیەکی زۆر تەواوی خەدەماتی بۆ چووە ئەو یەکە نیشتە جێبوونانەی کە کەرتی تایبەت لە چوارچێوەی یاسای وەبەرهێنان
کردوینی هەمووی خەدەماتی بۆ چووە هاوڵاتیان لە گەڕەکە دوورە دەستەکانی تر کردویانە خەدەماتی بۆ چوە بەڵام کەرتی هەشتی حەسارۆکان ماوەتەوە چەند هەنگاوێکشمان هاویشتووە بەڵام لە ڕاستیدا گرفتی دارایی ئەوەی کە وەڵامی ئێمە دراوەتەوە گرفتی دارایی لەمپەرە لە بەردەم نەبوونی خزمەتگوزاری بۆ کەرتی هەشتی حەسارۆکان وەکو دەرخستەیەکی سەرەتایی کە کراوەکە 5 میلیارد دیناری پێویستە بۆ گەیاندنی خزمەتگوزاری سەرەتایی بۆ کەرتی هەشتی حەسارۆکان ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوامی تاکو ئێستا حکوومەت بڕیاری نەداوە بۆ بردننی خزمەتگوزاری بەڵام ئێمە بێ ئومێد نین و لە هەوڵەکانمان بەردەوامین و پاڵپشتی خەڵکەکەین و لەگەڵ خەڵکی با بڵین خاوەن زەوی کەرتی هەشتی حەسارۆکان بەردەوام لە پشتیوانی و هەنگاوەکانیان دابین بێگومان بەهاتنی یاسای بودجەش بۆ پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە تا ئێستا یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستانی مە جەخت دەکەینەوە بێ بۆ وەزارەتی شارەوانی بەشێکی باش لە بودجە دیاری بکرێت بۆی بتوانین کەرتی هەشتی حەسارۆکان و سێبەردان و زۆرێک لەو ناوچانێکە حکوومەت ساڵانێکە زەوی دابش کردووە ئەبێ خزمەتگوزاری بۆ ئەم ناوچانە بسێت چونکە ئێمە گەیشتینە ئەو قەنەعەتەی کە ئەو سیاسەتەی حکوومەت پێشووتر پیادەیە کرد بۆ کەمکردنەوەی کێشەی نیشتە جێبوون لە بەدروستکردنی ئەو یەکە نیشتە جێبوونانی لە چوارچەوەی یاسای وەبەرهێنانەکرێت نەکنە بۆتە مای کەمکردنەوەی کێشەی نیشتە جێبوون بەڵکو بۆتە مای ئەوەی کەوا دوو تەبەقەی جیاوازی لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دروست کردووە و یاسای وەبەرهێنان دەرگای کردوتەوە بۆ بەهەدەردانی مڵک و ماڵ و سامانی گشتی و وەبەرهێنان لە سەرجیفانی خەڵکە ئەو سیتیانەی کە ئەکرێنەوە خۆتان نەزانن بە پارەیەکی هێزگار زۆر بە هاوڵاتیانە فرۆشتن بۆی ئێمە ڕای خۆمان ڕاگەیاندووە ئەمە پرۆسەیەک بووە شکستی هێناوە سەرکەوتو نەبووە لە کەمکردنەوەی کێشەی نیشتە جێبوون پێویستە حکوومەت بە شێوازی تر بیر لەوە بکاتەوە خەدەمات بۆ ئەو گەڕەکانە بە ئەو ناوچانە بە کە دابەشی کردو بۆی لانی کەم هاوڵاتی بتوانێت خانوێک بۆ خۆی دروستکە بۆیە ئێمە تاکی دەکەمەوە لە هەوڵەکانمان بەردەوامین و پشتیوانی لە داو داخوازەکانی هاوڵاتیانی کەرتی هەشتی حەسارۆکان بە تاکید لە کارەکانی حکوومەت لەگەڵ وەزارەتی شارەوانی ئەو هەنگاوانە پێشتر لە پارێزگای گیرای تەبەر بە ئاراستەی چارەسەربوونی ئەو گرفتەیە کە یەکێک لە گرفتەکانی هەولێرە من 2 ڕۆژ پێش ئێستا کە لە لای جەنابی سەرۆکی حکوومەتیش باسی ئەو بابەتەکرا پرسێکە جەنابیشیان ڕایسپاردین کە لەگەڵ وەزارەتی شارەوانی هەموو هەمانجیەک بکەین ئەو پرسە و ئەو داخوازی خەڵکی هەولێر کە حەقیەتی نزیک بە 18,000 پارچە زەوی کە خەدەماتی پێنەگەیشتووە ئێستا ڕێگە پێدانی نابیتن جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە ڕاستپاردووە لە زووترین کاتدا پلانێکی گونجاومان هەبیتن بە ئاراستەی چارەسەربوونی ئەو کێشەیە بەڵام پێشمانوانەبی لە شەو ڕۆژێک دەتوانین هەمووی چارەسەر بکەین 18,000 پارچە زەوی لە خەدەمات گەیاندن لەو پێداویستیانەی و لەو زروفەی ئێستاشدا ئاسان نییە بەڵام ئیرادەیەکێ و جەنابیان ڕایسپاردین کە لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی لە هەماهەنگی بین ڕێگە چارەیەکی گونجاو ببینینەوە کە خەڵکی ئێمە لەو بابەتەدا سوودمەند بێتون و بە تاکیدش لە ئایندەدا چارەسەر دەبێت و زۆر سپاس لە بۆ ملایەکتان.